نێری پەیام لە چەمچەماڵەوە زانیاری زیاتری لایەت جەلال سەلامی خوات لێبێ زانیاری زیاترمان پێ بدە سەبارەت بەو چالاکیەی لە چەمچەماڵ بەڕێواچێت. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە هەر لە درێژەی بەڕێوەچوونی چالاکیەکان بە بۆنەی سیوەکەمین ساڵ یادیکی مابارانکردنی هەڵەبجەی شەهیدەوە لە سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە چەند چالاکیەک بەڕێوە دەچێت لە درێژەی ئەو چالاکیانشدا ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ ژمارەیەک لە ڕێکخراوەکان بە هاوکاری لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەڵمەتێکی نەمامچاندن بەڕێوە بن کە بڕیارە 5,000 نەمام وەک وەفایەک بۆ 5,000 شەهیدی هەڵەبجە بەڕێوە بچێت. من بۆ زانیاری زیاتر لەسەر هەڵمەتەکە وایە و هەڵمەتە هەر ئەمڕۆ بەردەوامە بێ و نەمامەکان لە چۆ چێندرێەوە چێ پێی هەساوە بەڕێز مامۆستا سلێمان جەرجیس کارژێری ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە وەرەگرم. مامۆستا گیان سڵاو لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بکرێ ئەو هەڵمەتە لە چۆ دەستان پێ کردووە و ئایا هەر لێرە بەردەوام ئەبێ و چێ پێی هەستاوە و چی هاوکارتان و فەرموو. سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە بەردەم لە پرسیانی شیماوێنەتەوەیانەیە لەگەڵمانایە. دیارە ئەم هەڵمەتی ناشتنی 5,000 نەمامە کە ڕێکخراوی ئایندە و پاراستنی ژینگە هەروەها شارڕای چەمچەماڵ و شۆڕژ لە سەرپەرشتی ئیداری قایمخواتی قەزای چەمچەماڵ و هەروەها کردی تایبەت لە سنوورەکەدا 5,000 نەمام ئەنێژرێ کە ئەمڕۆ لە مۆنومنتی ئەنفا لە چەمچەماڵ دەستی پێ کرد هەتا کۆتایی ئەو مانگە بەردەوام دەبێت و ناوەندە حکومیەکان فەرمانگە و ڕێکخراوەکان لەگەڵمانە بەشدار ئەبن هەروەها ئەو شوێنانی کە ڕوبەری سۆزاییان کەمترتیایە لەو شوێنانی هەڵمەتەکە سڕتر ئەکرێتەوە. ئێوە ئەمڕۆ لە مۆنومنتەوە دەستان پێ کرد مامۆستا دوای مۆنومنت بەنیازن هەڵمەتەکە لە چۆ بەڕێوە بەرن. بەڵێ دوای مۆنومنتەکە بۆ سەر ڕێگەی چەمچەماڵ سلێمانی هەروەها سەر ڕێگەی چەمچەماڵ سەنگا و کە توێمە ڕێژی سەوزایی کەمترە لەو شوێنانە هەڵمەتەکە تێدا ئەو شوێنانە لەو شوێنە مامەکانی ئەدرێت. مامۆستا پێتان وایە بەم هەڵمەتانە یاخود بڵین ئامانج و مەبەستان لەم هەڵمەتانە زیادکردنی ڕێژەی سەوزایە لە سەنتەری قەزاکە؟ بەڵێ دیارە ئەمە وەکو وەفادێک بۆ شەهیدانی هەڵەبجە هیواداری کە بتوانین بەم شێوازە ڕێژەی سەوزایی سنوورەکەدا زیاد بێ بەداخەوە کە ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای چەمچەماڵە چەندین جار تەلەڤیزیۆنی پێیامیش راپۆرتی لەسەر کردووە بەداخەوە ڕێژەکە کەمە ئەمانەوێ ئەم یادانە بکەین و هۆکاری بۆی کە ڕێژەی سەوزایی لە سنوورەکە زیاد بکەین. مامۆستا وەک کۆتا پرسیار ئەوەی کە جەنابتان وەکو ڕێکخراوێکی ژینگەیی ئایا ڕێژەی سەوزایی لە قەزای چەمچەماڵ بەراورد بە ڕێژە ستاندارە جیهانیەکان چۆنە؟ ڕێژەکە زۆر کەمە ڕێژەی ستانداردی جیهانی ئەبێ لە سەری 15 بێ ئەتۆ ئێمە لە سنووری قەزای چەمچەماڵ نەگەیشتوتە لە 100 و بگرە زۆر کەمتریش بۆی ڕێژەکە زۆر کەمە پێویستە هیمەتی هەموو لایەکەوەی بۆی بتوانین ڕێژەی سەوزایی لە سنووری قەزای چەمچەماڵدا بەرز بکەینەوە. بیرتان نەکردوێتەوە ئەم هەڵمەتانە بڵین لە ناحیەکانیش بەڕێوە بچەیە هەر لە سەنتەری قەزایە؟ ئەم هەڵمەتە ناحیەی شۆڕژی ئەگرێتەوە و ئەم وەکو ڕێکخراوەکەشمان لە بەهارە ناحیەی قادرکەرەم و سەنگا و ئاغزەلدەریش بەر هەڵمەتێکی بەرفراوانی ناوسەندرەکەون. ئەگەر بکرێ محمود ئەوە زانارەکان بوو لەسەر هەڵمەتی چاندنی 5,000 نەمام کە ئەمڕۆ لە مۆنومنتی قەزاکەەوە دەستی پێ کرد و بڕیارە لە ڕۆژانی ئایندەشدا لە ناحیەکانی دەوروبەری قەزاکە هەڵمەتەکە بەڕێوە بچێت وەک وەفایەک بۆ خوێنی 5,000 شەهیدی هەڵەبجە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاری.